دوای هەڵبژاردن چی ڕوودەدات؟ هەڵبژاردن چی لەم بارودۆخە دەگۆڕێت؟ چۆن هەڕەشەی موچە و ناوچەیی بەرۆکی خەڵکی هەرێم دەگرێتەوە؟ زۆر کات لای هەمومان ئەم پرسیارە دروست بووە کە ئایا هەڵبژاردن چی لە ژیانی من دەگۆڕێت و بۆچی دەنگ بدەم؟ ئێستا با من پێتان بڵێم ئەم هەڵبژاردنە چی لە ژیانی موچەخۆران و بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان دەگۆڕێت. پاش هەڵبژاردن دەکرێت هەرێم بکرێتە بەرقەیرانێکی سەختی ئابووری ئەگەر بێت و نەزانین چێ دەکەینە نوێنەری خۆمان. چونکە ڕابردوو شاهیدی هەموو هەوڵەکانی باغوڵ جەلال تاڵەبانیە کە چۆن لە ڕێگەی سەردانەکانیەوە توانی پرسی موچە چارەسەر بکات. جگەلۆیی باغوڵ جەلال تاڵەبانی بەردەوام لە هەوڵەکانی و سەردانەکانی بۆ بەغدادی پایتەختی عێراق لە خەمی پرسی موچە و داهاتی نەوتی و نانەوتی هەرێمی کوردستاندایە. ڕابردوو شایەتی ئەوەیە کە چۆن باغوڵ جەلال تاڵەبانی مەترسی خستە سەر ژیانی خۆی و هەرگیز ئامادە نەبوو لە پێناو دەستکەوتی حیزبی و کەسیدا سامانە غازیەکانی هەرێمی کوردستان چاڵان فرۆش بکات و بەرهەمی ئەو هەوڵەش کارەبای 24 کاتژمێری ئێستایە کە هەموو ماڵەکانی هەرێمی کوردستانی ڕووناکردوێتەوە. چ حزبێک بوو 4 ساڵ پێش ئێستا کە سەرۆکەکەی وتی لەسەر مەیتی مردووی من ئەو غازە ئەبەنە دەرەوە، لەسەر مەیتی مردووی من چۆن نەوتی خوێنی وڵاتەکەتان خوارد ناهێڵین غازەکەی ئەم وڵاتە بخۆن کە هەمووی لە مەنتیقەی ئێمەیە. هێشتمان بیخۆن نەخێر، بۆیە 24 سعات کارەبا ئەبێت لە کوردستان لەبەر دووربینینی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە ڕووی ناوچەییەوە ئەو حیزبەی کە خۆی بە حکومڕانی هەرێمی کوردستان دەزانێت جیاوازی لە نێوان ناوچەکاندا دەکرد. بە جۆرێک گەربێت و ناوچەیەک ڕایەکی جیاوازی تیا بووایە ئەوە سزای ئەو ناوچەی دەدا، جا سزاکە ئابووری بێت یا خود معنەوی بێت. واگەر دەنگێکی ئازادیش لە ناوچەکانی خۆیاندا سەری هەڵبدایە ئەوە یان دەیان کوشت یانیش تاوانێکی جیاوازیان دەنایە پاڵی و بێدەنگیان دەکرد. بەمەش دەبێت لای هەمووان ئاشکرا بێت گەربێت و ئەو حیزبەی خۆی بە حکومڕانی هەرێم دەزانی دووبارە لەم هەڵبژاردنەدا دەنگ بەدەستبێنێت ئەوە موچەی موچەخۆران و سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان دەکرێتە خزمەتی ئەوانەوە تاکو مناڵەکانیان و بنەماڵەکانیان لە دەوری وڵاتدا سەرفی بکەن یانیش لە دیسکۆ و یانەکانی هەرێمدا خەرج دەکرێن. بەمەش موچەخۆرانی هەرێمی کوردستان دەبێت زەقەی چایان بێت چونکە نەک مانگی جارێک و 2 مانگ جارێک 3 مانگ جارێکیش زەحمەتە چاویان بە موچە بکەوێت.